لاری چوونی کۆتایی خولیانە پاڵاوانەکانی کەندا و یانەی دهۆک تاکە نوێنەری عێراق لا وڵاتی کوێیت بووە میوانی قادسیەی کوێیتی. سەرەتا یارزانانی خاوەن ماڵ هەڕەشەی گۆڵ تۆمارکردنیان دەکرد. یارزانانی دهۆکیش بە بنیادنانی هێرشەکان وەڵامیان دەدانەوە. ئەمە تاکە مەترسی نیوە یەکەمی یاریەکە بوو تۆپ ڕێگای تەنیشتونی گرت. هەر بۆیە نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دووەم دووبارە قادسیە بە فشارەکانی دەستی بەیاری کردەوە و ئامانجی گۆڵێکی خێرا بوو تاوەکو سیستەمی بەرگری دهۆک تێک بشکێنێت. کوێیتیەکان یاریەکی تاکلایانیان ئەنجامدا، کۆنتڕۆڵی تۆپیان گرتو بۆ دەست و لە هێرشەکانیان مەترسیدار دەردەکەوتن. لەم دەرفەتە قادسیە تەواو نزیک بوو لە گۆڵ، بەڵام محەممەد ساڵحی گۆڵپارێز و ستون فریای هەڵۆکانی سیاکان کەوتن. دهۆکیەکان لە کۆتاییەکانی یاریەکە باڵا دەستتر بوون، بەڵام نەیانتوانی بە گۆڵ بگەن و یاریەکە چۆن دەستی پێکرد هەروەش کۆتایی هات. وا بڕیارە یاری گەڕانەوە ڕۆژی سێشەمەی داهات و لەسەر یاریگەی یانەی دهۆک ئەنجام بدرێت و پاڵەوان یەکلا بکرێتەوە و نازناوەکەی پێ ببەخشرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.